ماوەیەکی زۆرە کۆبوونەوەی باڵای نێوان حیزبەکانی هەرێم بەڕێوە نەچووە. بەشێکی زۆری ئاڵۆزیەکانی نێوان لایەنەکانیش تا ئێستا نەتواندراوە بەرەو چارەسەرکردن ببرێن. یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای کراوەیە بۆ تەواوی لایەنەکان. ئەندامێکی سەرکردایەتی ئەو حیزبەش دەڵێت دەبێت لە ڕێگای کۆبوونەوە هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان بنین. داخستنی دەرگاکان ناکۆچەکان قوڵتر دەکاتەوە، ناسەقامگیری زیاتر دەکات و پێگەی ئێمەش لە ئایندەی عێراق واتە هەموو لایەنە کوردستانەکانی هەرێمی کوردستان بێهێزتر دەکات. بۆیە لەگەڵ ئەوەین کە گفتوگۆ دەست پێ بکات لانیکەم بۆ ئەوی لەسەر لایەنی کەمی بەرنمەیەکی هاوبەش بۆ عێراق ڕێک بکەوین، بە یەک تیم بەشداری لە گفتوگۆ کام بکەین. پرسی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق تەواوی لایەنەکانی هەرێم و عێراقی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش داوا دەکات نێوماڵی کورد یەک بخرێتن و هەنگاوەکانیش بە ئاراستەی گەیشتنێک و یەکخستنی نێوماڵی کورد بێت. بە تەئکید ئێستا تا ڕادەیەکی زۆر پەیوەندیە سیاسیەکانی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان تێک چووە بۆ تەمای ئەوەی کە وەکو پێویست لەگەڵ یەکدا نەنیشن ئەگەر پەیوەندیشیان هەبی بەسەر دوو لایەن. هەموو لایەنە سیاسیەکانی هەرێم بەردەوام باز لە ئەنجامدانی کۆبوونەوە دەکەن بەبێ ئەوەی هیچ ئامادەکاریەک کرابێت بۆ نزیکبوونەوەی نێوانیان. لە ماوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لە حیزبەکانی هەرێم کرد بەر لە چوونیان بۆ بەغدا بەرنامەیەکی هاوبەش دابدرێتن و کێشە ناخۆیەکانی هەرێمیش لە ڕێگای کۆبوونەوە بەرەو چارەسەرکردن ببرێن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.